تابیانی خۆشەویست لە ڤیددیۆی ئەمجارە دێنە سەر شکارکردنی کۆمەڵێک پرسیاری نیشتیمانی لەوانەی سێم سادەکردنی بڕڕەجەکان. پرسیاری نیشتیمانی لەم وانەیە عادەتەن بەو شێوێ دێتەوە. شێوەکانم لێرە نووسە لەو سێ شێوەی زیاتر تێپەڕ ناکە. دێنە سەر شکارکردنی پرسیاری یەکەم ئەڵێ چ بکە؟ ئەڵێ لێ دەرکردنی 14 ڕەجی سێ کەم 6 ڕەجی سێ. ئەتوو ئەوەی پێویستە بزانی سەرەتا ئەو ژمارە لێ تەنیشت ڕەگەکەی پێوترێت چە؟ پێی ئەوترێت هاوکۆلکە. هاوکۆلکە. ئەو ژمارەی کە لە ناو ڕەگەکەی پێوترێت چە؟ ژێر ڕەک. ئەوەی پێویستە بزانێ. ئەڵێ چ بکە؟ 14 ڕەجی سێ کەم 6 ڕەجی سێ. ئەتوو یەکەم هەنگاو تەمەشای ناو ڕەگەکەی کە بزانە ئایا هەردوو ژێر ڕەگەکان یەکسانن یان نا. یەکسانە. تەمەشا دەکەم هەردوو ژێڕەکانم یەکسانە؟ بەڵێ. ئەگەر هەر کاتێک هەردوو ژێڕەگەت یەکسان بوو ئەوە یەک ژێڕەجی دەنووسینەوە. ئەو یەک ژێڕەگەم نووسیەوە. ئەوجا چ دەکەی؟ بەپێی پرسیارەکەی ئەگەر پرسیارەکەت کەم بوو هاوکۆلکەکانی کەم دەکەیەوە، ئەگەر کۆ بوو کۆ دەکەیەوە. ئێستا پرسیارەکەم کەمە کەواتە ئەڵێم 14 کەمی 6 دەکاتە چەند؟ دەکاتە 8. کەواتە وەڵامەکەم دەکاتە 8 ڕەجی سێ. ئەگەر بێت و تەمەشاکەین دی دەبێتە وەڵامی ڕاست. پرسیاری دووەممان هەیە ئەڵێ چە؟ 6 ڕەجی 5 کەم 3 ڕەجی 5. تەمەشا دەکەی بزانە ژێڕەکەت یەکسان یاخود نا. ئەگەر لەو پرسیاری تەمەشاکەم ژێڕەکەم یەکسان کەواتە یەک ژێڕەجی دەنووسمەوە. ئەوە ژێڕەکەم نووسیەوە. ئێستا لەو پرسیاری دوو ژێڕەکمان هەیە. ئەگەر بێت و سێ ژێڕەکمانە بی 4 بی 5 بی 6 بی ئەگەر هەموو یەکسان بوو تەنها یەکجار دەنووسینەوە. ئەوجار دێت چ دەکەم؟ بەپێی پرسیارەکەی هاوکۆلکەکان کەم دەکەم و ئەڵێم 6 کەم 3 دەکاتە چەند؟ دەکاتە 3. کەواتە سیم دەبێتە وەڵامی ڕاست. دێنە سەر پرسیاری سێەم ئەڵێ ئەنجامی 9 ڕەجی 2 کەم 4 ڕەجی 2 یەکسانە. ئەگەر تەمەشاکەم ژێڕەکەکانم یەکسان کەواتە یەک ژێڕەجی دەنووسمەوە ئەویش کە 2. ڕاستەوخۆ ئەڵێم چەند؟ 9 کەم 4 دەکاتە چەند؟ دەکاتە 5. کەواتە 5 ڕەجی 2 دەبێتە وەڵامی ڕاست. کەواتە بی وەڵامی ڕاستە.